11 لێسەر هەڵبژارتنان دارباز بوون نەها ji her demê nêzîktirin li goriya axiftina aliyên siyasiyên navxwe Herêma Kurdistanê û Iraqê bibîtin ji pêkînana hikûmeta nû ya Iraqê. Çarçoveya hemahengiyê di civînê de ye, ev rûke jî Serok Mesûd Barzanî digel Serokê Yekîtî Bavil Talabanî li Pîrmam pirsa kandîdê Serok Komar di navbera xwe de yek alî dikin ku diyara şandên her du aliyan negihiştina xelekê hevpar. Ev hikûmeta dahatî de hikûmeteke çawa bît, heta çira deyê dê di berjewendiya Kurda da bît, di vê demê de yekgirtina Kurdan çend giring e bi taybetî yek kandîdî ji bo Kurdan. Heta çi qasê giring e ji bo rê bigirin li ber sînaryoyên cuda cuda li dijî Kurdan dahatî de. Bi hêzbûna Kurdan heta çira deyê yan jî dê çawa bît heta çira deyê dê bi hêz bîtin di hikûmeta dahatî de. Ji hêjayê Heyder el-Musewî çavderê siyasî û serokê sentera Lûtke bo lêkolînên stratîjî ji Bexdayê dipirsim. Hêjaya Heyder gelek bi xêr hatiye Kurdistan 24. Eva ku dihêta gotin bi rastî jî pêngavên ciddî ne ji bo avakirina hikûmetê. Tu wasat bînî ev pêngavên henê hewl û liv û labatên henê dê ser bigirin hikûmet ava bibît? ناوی خودی مزن و دلوان سلاو رز جبو بینرین وین بررس باوای که سروشتی سوها دبینم که هل بجاردنین پیش وقت آرمانج او بو کو پروسه سیاسی عراقی ورا نو کرن آرمانج او بو کو تغییر که بنگهی ورا کرن جالی آلیان سیاسی و ئەم نکارین کو تەفسیراوەیەکێ بکەین کو بەرژەوەندا کەسی و بەرژەوەندا تا کی بکەوە سەر بەرژەوەندیا گشتی ئەسوا هەزر دکەم کو مە چەند ڕوودانێت دیتن و هەروەها ئەو ئەنجامێن کو ژێ دەرکەتن و ئەو ڕەوشە بنبەست کو لە عێراقێ چێ بووی دزانن کو ڕەوشە سیاسیە عێراقێ تێک چووی ئەم وەها دەبینن کو نزیک بوونەکە کوردی هەیە و کەسێکی هەڵبژێرن بۆ سەرۆکاتیە کۆمار و هەروەها ئەم دەزانین کو وەفدەکەی سێ ئالی بە سەرۆکاتیە بەڕێز عامەری دێ سەردانە نەجەف ئەشرەف بکەن و دەگەل بەڕێز سەدەر بڕونن و گوتوبێژە بکەن دا کو حکوومەتە عێراقی پێک بێ داوێژی ئەم هەزر دکن کو ئەڤە مەدیتی کو دە ساڵا بوریدا کو وەک تەفگەرەکێ چێ بوو هەموو هێزێن سیاسی دەرجی وەرگرتن کو پێویستە قۆناغەکە نو بێژ بۆ هەفبەشیە نیشتیمانی و هەروەها بەرژەوەندیە دەولەتێ و هەروەهەیە شێنیان ژمارە یەکە لەسەر هێزێن سیاسی هەروەها سوەها دەبینم کو ئەڤە هەی نوکە عێراقا نوکە حکوومەتەکە عێراقی وەرە دێ پێک وەرە ئەڤێن کو هەوڵ دەدەن کو حکوومەتە عێراقی پێک بەهێ گوتوبێژان لە سەروەیەکێ دکن و دەبێژن کو حکوومەتەکە خزمەت گوزاریە دەبە و نامەیەژی گەهشتیە هێزێن سیاسی کو هەڤ وڵاتیە عێراقی داخوازە خزمەت گوزاریان دکە و دەوێ ڕێکەفتن هەبێ پێکهاتن هەبێ دە قۆناغەکە نودا لەسەر بەرژەوەندە هەوڵاتیان و خزمەت گوزاریان هەوڵاتی عێراقی ئەگەر دیسا حکوومەتێکە تەوافقی و پشک پشکی نەبی چ جوداهیاوی هەیە دەگەل حکوومەتێن 17 ساڵ بەرێ ما دەچکێت خاتونە بەڕێز بڕاستیە پشک پشکێنە یانجی بەشداریکردن یانجی هەفبەشیکردن هەموو ڕێدچنە سەروەیەکێک و ئەم بەحس ژوەیەکێ دەکەن کو پێویستە هەفبەشی وەرەکردن دەنەبەرە ئەلیەن سیاسیدا داویێژی بابەتە پشک پشکێنێ بۆ چوونەکە پێویستە ئەم تێ بگەهن و بزانین کو پشک پشکێنێت چییە هەروەسا تێ بگەهن کو ئەغلەبیەت چییە پشک پشکێنە ئەوە کو سەرۆکی کۆمار کورد بێ و هەرسە سەرۆکی پەرلەمنتۆی سونی بێ و سەرۆک وەزیرانجی شیعە ڕاستیەدا
ئەم چاوا دەگەهێن پرۆسەیە سیاسیە عێراقی ئەگەر ئەم بەvێکێ کار نەکەین ئەف پشک پشکێنەیە ئەم چاوا دەکارین ژەوێ ڕاستیە پاشگەز ببن دەمام گوتوبێژە دەکەین لەگەڵ گەلک عالیەن سیاسی و هەروەها پرۆسەیە سیاسی ئاواکردنە پرۆسەیە سیاسی لە عێراقی ئەف دەرەنجامێن هەڵبژارتنێنە دەرەنجامێن هەڵبژارتنێژی بەس لە پشک پشکێنەیە دەکەن ژبەرک و وەزارەتێن سیاسی تێن پارڤەکردن ئەvە پشک پشکێنەیە چاوا ئەم دەکارین کۆ پێناسەیەکێ بکەین یانجی بەحث لێ ئاساییبوونا ڕەوشێ بکەن ئەوە هەفپەیمانیەک پێهات کو سێ عالی بوو بەحث لێ زۆرینیان نیشتیمانی هاتەکردن لێ دەوێ ئەم تەماشەی ئەنجامە بکەین و ناڤەڕۆکێژی ڕاستە زۆرینە نیشتیمانی هەبوو لێ ئیتفاقەکە کوردی سونی شیعی هەبوو لێ ئەف وەزارات و پۆست دەهاتن پارڤەکردن دناو بەراواندا ئەگەر تەماشەی وەزارەتان بکەین 19 ji بۆ شیعەیان بوون یەندی بۆ کورد و سنەیان بوون ئەرێ تشتێک هاتە گۆهارتن ڕاستیاوێ چییە دەمان بەحسێ پشک پشکێنەیە دەکەین ئەرێ ئالیێن سیاسیێن کورد برایەن کورد دێ پاشگەزبوونێ بکەن لەسەر پشکێن خۆ یانجی سونە دێژێ پرۆسەیە سیاسی پاش بچن یانجی شیعە نەخێر کەس جوانە ناکەن ئەگەر ئەم مناسبên siyasî û postên siyasî parve dikin di aliyê hêzên siyasî de ev pişikpişkêne ye. باشه هجای حیدر الموسوی چاودێری سیاسی کۆم دەدەینە pişikpişkêne. تمام هەیە مەتەگەهشت هێژای حیدر الموسوی چاودێری سیاسی گەلەک سپاس.